بەڵێ سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە دوایەوەی کۆتایی بە پرۆسی دەنگدان هات لە قەزای سۆران ئێستا کۆمیسیۆن و کارمەندانی کۆمیسیۆن بەردەوامن لە جیاکردنەوەی دەنگی قوارە و لە ناسیاسیەکان دیارە بەپێی ئەو ئەنجامە بەرایانەی کەوا جیا کراونەوە لە بەشێک لە بنکەکان کۆمەڵی ئیسلامی ڕێژەکان تاوەکو ئێستا دڵخۆشکردن کۆمەڵی ئیسلامی لەو بنکانە لە قەزای سۆران دەنگەکانی بەرەو زیاد بوون چووە ئەمە ئاماژە بۆ بدەم کەوا لەو هەڵبژارنە جیاواز لە هەڵبژارنی دوانزەی ئایار ڕێژەی دەنگدار تا ڕادەیەک بەرز بۆ جیاواز لە هەڵبژارنی دوانزەی ئایار هاوڵاتیان زیاتر بەژاریان لە پرۆسەی دەنگدان کردووە. سالار منەمەوێتن بۆ زانیاری زیاتر و قسەکردن لە سەر پرۆسەی دەنگدان بچمە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆشی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. مامۆستا سڵاوت لێبێتن کۆی پرۆسەکە چۆن هەڵ ئەسەنجێنیکەوە ئەمڕۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. بسم الله الرحمن الرحیم. وڵای پرۆژەکە بڵی سەرەتا هەتاوەکو دەوری سەعات 2 نیوەڕۆ زۆر باش بوو و ڕێژەی بەشداربووان بەرەبەرە زیادی دەکرد بەڵام بەداخەوە لە دوای سەعات 2 تەزویرێکی منەظەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەستی پێکرد لە زۆربەی بنکەکان و تەزویرەکەش ئەتوانم بڵێم لە هەموو ئەو سنوورانە بوو کە برادرانی پارتی تێدا دەسەڵاتدارن لە هەولێر لە سۆران لە خەلیفان و لە شوێنەکانی دیکەش ئەوە نیگەرانی دروست کردبوو لایەن هەموو لایەنە سیاسیەکانەوە لەگەڵەوەشدا لەخوا بە زیادی بێ دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی بەراورد بە هەڵبژارنەکانی ڕابردوو دەنگەکانی هەڵکشاون و ئەمن لێرەوە بە زەروری دەزانم زۆر سوپاسی متمانەی هاوڵاتیانی قەزای سۆران و دەوروبەری قەزای سۆران و قەزای چۆمان و قەزای ڕەواندوز و خەلیفان و هەریر و باتاس و باسرمە و سەرجەم ئەو شوێنانە باڵەچیان و گرخیوەت و هەرچی ئەو گوند و شارۆچکانە هەن سوپاسیان دەکەم بەڕاستی جێی وەکو بڵێ خۆشەویستی ئێمان و ئیشاءڵڵا لە داهاتوشدا لە خزمەتیان دەبین و ئەو دڵسۆزیەی ئەوانمان لەبیر ناچێتن و خوازیاریشم لیستی کۆمەڵی ئیسلامی زۆرترین ڕێژەی دەنگ بەدەستبێنێتن لەبەرەوەی دڵسۆزی کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان حاشا هەڵنەگرە و شاراوە نییە و خوازیاریشم کۆمەڵی ئیسلامی لە دڵسۆزی و لە وەفاداری خۆی بۆ خەڵکە زیاد کاتن خەڵکیش متمانە و وەسیقەی بە کۆمەڵ زیاتر دەبێتن. زۆر جار ئەوترا ئێوە ناتوانن پارێزگاری لە دەنگەکانتان بکەن وەکو لە هەڵبژارنی دوانزەی ئایار بەهۆی بەکارهێنانی ئەجهیزەی ئەلکترۆنی لە دەنگدان دابینیمان کەوا تەزویرێکی زۆر کرا بەڵام ئەو جارە ئێوە چیتان کرد لە ڕێی بریکارەکانتان وەکو فشارەکانی کۆمەڵی ئیسلامی بۆی پارێزگاری لە دەنگەکان ئەوە قسەیە کە دەڵێن ناتوانن پارێزگاری لە دەنگەکان بێت لە ڕابردووش ینی لەو هەڵبژاردننی عراق کۆمەڵی ئیسلامی تا ئەمڕۆژ بەرگریکارێکی سەخت بووە لە دەنگەکانی خۆی و بە دوواداچوونی کردو هەموو ڕێکارە یاساییەکانی گرتۆتە بەر و بینی ویشمان مەسەرەن ئێمە بە دوو پەرلەمانتار چ ڕۆڵێکی گرنگ بیندرا بە تایبەتی بۆ دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران لە بەغدا لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی وەکو گوتومانە ئێمە کاروانێک کە دەنجی زۆر و کەم سارمان ناکاتەوە و ئێمە بەڕاستی خەمی ئەو میلەتەمانە خەمی ئەومانەکە ئەو خەڵکە گەر لە ماوەی ئەو 27 ساڵە شارەزای ئەو دوو دەسەڵاتە نەبوو بێتن شارەزای ئەو هەموو کوبڵی داپلۆسینی سەرت و سامانی ئەو وڵاتە نەبوو بێتن بەو هەموو بێ خزمەت گوزاری و ئێستانەکەشکە ئەو خەڵکە خەڵکێک ما بێتن کە ویژدانی ئەزیەتی نەدابێتن ویژدانی قبولی کردبێت دەنگ بەو دوولایەنەدات ئەوە ئێمە نیگەران دەکاتن لەبەرەوەی ئێمە لە کوردستانێکدا دەژینە و کوردستانە سەرتاپای زێڕوزیوە سەرتاپای هەمووی سەرۆت و سامانە ناکرێ بچی بەدەیان عائیلە و خانەوادەکە فەقیر و هیچیان دەماڵێدانە ئەو وڵاتی ئێمەش خەڵکانێک هایلایف تێدا بژن و گەورەترین و سەرمایان بۆ خۆیان لەسەرێکدا ناو کەڵەکەی کردووە ئەوە ئێمە نیگەران دەکات دەنا ئێمە بە حەول و قووەتی خوا وەفادار دەبین بەرامبەر بەو دەنگانەوە داکۆچی کارێکی باشیش دەبین و ئەو بەڵێنانەی کە کۆمەڵی ئیسلامی لە حملەی هەڵبژاردن لە بەرنامەی کاری لیستی کۆمەڵی ئیسلامی بە خەڵکی هەرێمی کوردستانی داوە ئیشاڵڵا نەتیجەکەی دەبینەوە و دڵسۆزیان دەبین و ناوە
ئیشاڵا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەوەی کە ئەو برایانەمان کە دەچنەوێن دەرێ ئەو خوشک و برایانەمان کە دەچنە پەرلەمانی کوردستان جا هەر کەسێک کە چوێن دەرێ ئەو بەرهەمی ئەو فراکسیۆنە و شەونخۆنی ئەو فراکسیۆنە بە خەڵکی هەرێمی کوردستاندا ڕادەگەینەوە ئینشاءالله. ئێمە بەپێی ئەو ئەنجامانێکەوە ئێستا ناوە دێنەوە بۆ ژووری عملیاتی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی لە مەڵبەندی سۆران ئێمە بینین ڕێژەکان زیادی کردووە لە و بنکانێکەوە ئێستا دەنگەکان دێنەوە هۆکاری زیادکردنی ئەو دەنگانە بۆ چیەگەڕێنیتەوە. خۆی بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم لە ڕابردوو لەوانەیە شێوازی حملەی هەڵبژاردنمان ئەو سەفرە جیاواز بوو بێتن دووش 4 ساڵی شەونخوونی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و دڵسۆزی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان حاشا هەڵنەگر بووە و خەڵک پێی ئاشنا بووە و ئەو حملەیەشمان ئەتوانم بڵێم جیاواز بوو لەگەڵ حملەکانی ڕابردوو حملەی ماڵ بە ماڵ بوو حملەی دوکان بە دوکان بوو هەرچەندە ماڵ بە ماڵ هەمووی نەگرتەوە یان ئەگەر هاتبا و ئەو حملەیە بەرفراوانتر ببایەوە هەموو ماڵەکانی گرتباوە قەناعەتم وایە نەتیجەکە زۆر باشتر دەبوو لەوەی کە ئێستانەکەش هەیە بەڵام ئێمە نەفەسمان درێژە و پرۆژەی ئێمە پرۆژەیەکی چاکسازیە پرۆژەیەکی ئیسلاحە پرۆژەیەکی بیناتکردنەوەی ئەو وڵاتێک کە وێرانیان کردو 27 ساڵە ئەوش بە نەفەسێکی درێژ دەکرێت لەبەرەوەی ئێمە بڕیارمان داوە تا هەین لەو دڵسۆزی خۆمان بۆ وڵاتمان بۆ نیشتیمانمان بۆ هاونیشتیمانیان درێغی نەکەین و وەفاداریش دەبین و ئێمە چوونە حکومەتمان چوونە پەرلەمانمان پرۆژەی خۆ دەوڵەمەندکردن نییە پرۆژەی خزمەتگوزاریە یعنی ئەوەی کە دێتە دەستیشمان لەو خەڵکو جەماوەر و لەو هاونیشتیمانیانەی خۆمانی سەرفەکەین ئینشاءالله. ئەگەر کۆتا پەیامت بە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی وەڵام سوپاسیان دەکەم زۆر بە تایبەتی ئەوانەی کە متمانەیان بە کۆمەڵی ئیسلامی داوە ئینشاءالله بە ئاسوودەیی بخەون ئەم شەو و بە حەول و قووەتی خوا ویژدانتان ئاسوودەیە ویژدانتان ئەزیەتتان نادا پەنجەی پەشیمانی ناگەزنەوە بە حەول و قووەتی خوا ئەو پەنجەی کە بە مەرەکەبتان کردووە خوازیارم هەتا 4 ساڵی دیکە مەرەکەبەکەی لێ نەڕواتن بۆی بزانن چێ شەڕەفێکتان بۆ خۆتان تۆمار کردووە کە متمانەتان بەو لستە داوە ئەو لستە لستی شەڕەف و لستی کەڕامەت و لستی دینداری و لستی وەفاداری و لستی دڵسۆزیە بۆ ئەو وڵات و خاک و نیشتیمانەی خۆی وە خوازیاریشم ئەو پەرلەمانتارانەمان جا هەر خوشک و برایە کە دەچێتە پەرلەمانی کوردستان وەفادار بێ بەو دەنگانە ئەو دەنگانە لە لای ئێمە هەر دەنجێک بە قیمەتی 1000 دەنگە وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێک کە لە فەتحی عێراق داوای مەدەدی لێ دەکەن داوای 12000 کەسی لێ دەکەن 2 کەسیان بۆ دەنێرە یان 3 کەسیان دەڵێ هەر یەکی بە 1000 کەسیە دەنجێکی ئێمە بە 1000 دەنجی خەڵکی دیکە بەو دەنگە تەزویرانەی ئەمن هەرەوە دەڵێم ئەو پەرلەمانتارانەی کە بە تەزویر بە ساختەکاری دێنە پەرلەمانی کوردستان چۆن دڵیان ئاسوودە دەبێتن بۆ خۆشیان دەزانن ئێمەش دەزانین کە چێوچێتە زوریان بۆ کرایە دەبێت چاوڕوویەکیان هەبێ قسە بە ناوی خەڵکو جەماوەکەن دەبێت ناویان لێبنین پەرلەمانی تەزویرچی و پەرلەمانێکە بە ساختەکاری هاتوۆتە پەرلەمانی کوردستان ئینشاءالله دەنجی بەرچاو بەدەستدێنن و بە هەزاران دەنگ بۆ کۆمەڵی ئیسلامی ئێمە لای ئێمە گرنگەوەی ئەو لیستەمان دەنجی زۆر بێنێ لای ئێمە گرنگ نییە چێ دەچێت بۆ پەرلەمان گرنگەوەی کۆمەڵی ئیسلامی ئەو پرۆژەی ئیسلاح و چاکسازیەی کە بە حەقیقی کۆمەڵی ئیسلامی دەستی داوەتێ لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە و لە ڕووی خۆشکردنی دنیای ئەو خەڵکە ئەو لای ئێمە گرنگە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵعەڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەوا لەگەڵمان بوو لە باسکردن لەسەر پرۆسەی دەنگدانی گشتی بەڵێ کاک سالار من ئەگەڕێمەوە لای تۆ دیارە کۆمەڵی ئیسلامی بەپێی ئەو ژووری عەمەلیاتیکەوە پێشیان هێناوەوە دەنگەکان کۆکەنەوە ڕێژەکانی کۆمەڵی ئیسلامی دڵخۆشکردن تاوەکو ئێستا بەو هیوای کۆمەڵی ئیسلامی ببێتە خاوەنی دەنگێکی زۆر و کورسیەکانی بۆ پەرلەمانی کوردستان زیاد بکات.